هەلو واشنطن بەرنامەیەکە کۆپشکا کوردی یا دەنگی ئەمریکا بەڵاو دەکات. بینەران و جۆگرانی ئازیز ئەم کاتان باش و کاتی بەرنەمەی هەڵە واشنتنە کە تایبەتە بە سیاسەتی ناوخۆیی و دەرەوەی ئێران. لەو دەمەی ڕژێمی ئێران نەرمی لە بەرامبەر کۆمەڵی نێودەوڵەتی نیشان دەدات بۆ چارەسەرکردنی کێشەی بەرنامە ناوچیەکەی بە پێچاوانەوە لە ناوەی وڵات زیاتر دەستی بە سەرکوتکردنی نێرانی کردووە بە تایبەتیش لە هەرێمەکانی کوردی و بلوچی و خوزستانی. سەرکوتکردنەکان گەشتونەتە ئەو ڕادەیەی کەسانێک کە بۆ چەندین ساڵ بوو زیندانی کرابوون لە سێدارە بدرێن. دوایینیان لە سێدارەدانی شێرکۆ معارفی و حەبیبوڵڵا گولپەری پور و ڕەزا ئیسماعیلی. ئەوەی جێگای سەرسوورمانە بێدەنجی کۆمەڵی نێودەوڵەتیە لە بەرامبەر ئەم ڕەفتارەی ئێران کە کاتێک باس لە قۆناغەکی نوێ لە ئێراندا دەکرێت لەگەڵ هاتنی حەسەن ڕوحانی بۆ سەر دەسەڵات ئەمەش ناڕەزایەکی زۆری خەڵکی کوردی لێکەوتۆتەوە. هاوکات خەڵکێکیش هەن گلەیی و گازەندەیان لە حیزبە کوردیەکان هەیە کە لە نێزیکەوە ئاگاداری مینەتەکانیان نین و تەنها لە دەرەوە قسە لەسەر بەسەرهاتەکانیان دەکەن. ئەمە بابەتی ئەم بەرنامەی هەڵە واشنتنە و من حەیدر کەریم لێرە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا بەڕێوەی دەبەم و ئەم بەڕێزانەش میوانی بەرنامەکەن. سەلاح مەجیدپور شارەزای کاروباری سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بنکە لە ئەوروپا، شاه حوسێنی نوێنەری حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە دەرەوەی وڵات. ئازان ئێوەش دەتوانن لە ڕێگای ئەم ژمارە تەلەفۆنەوە ڕاو بۆچوونی خۆتان یاخود پرسیارەکانتان ئاراستەی بەرنامەکە و میوانەکانمان بکەن. ئەمە ژمارەکەیە 1202 619 36 ببورن 3062 دووبارەی دەکەمەوە 1202 619 3062. ئازان ئێستاش هەردوو میێوانی ئازیز ڕاستەخۆ ئامادەن. سەرەتا کاک سەلاح مەجیدپور شارەزای کاروباری سیاسی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بنکە لە ئەوروپا زۆر سپاس دەکەین بە بەشداریت لەم بەرنامەی هەڵە واشنتن. سپاس وەسڵاو بۆ ئێوە کاک حەیدەر و هەروەها بۆ بینەران و جۆگرانی بەرنامەکەتان و هەروەها میوانی بەڕێستان کاک شاوەرچین. زۆر سپاس. هەروەها لە ڕێی سکایپەوە کاک شاه حوسێنی نوێنەری حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە دەرەوەی وڵات بەشدارە. زۆر سپاس کاک شاهەوە بۆ بەشداری لەم بەرنامەیە. زۆر سپاس کاک حەیدەر دەڵێم دەسڵاتێکم لە خزمەتی ئێوە هۆکارەکانتان و هەروەها بینەر و بیسەرەکانی خۆشەویستی رادیۆکەتان هەروەها بۆ میوانەکەتان. سپاس. بە کاک شاهۆ لای تۆ دەست پێکەین سەرەتا بە کۆبوونەوەیەکانی کە لەسەر بەرنامە ناوچیەکانی ئێران ئێستا لە ئارادایە لە ئاگادارێکی کورد دەمدا جانکێری وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و گەورە دیپلۆماتانی تری ڕۆژئاوایی بەرەو ژنێف دەڕۆن بۆ توێژکردن لەسەر بەرنامە ناوچیەکەی ئێران لە نێوەندی ئەو ئاماژانەی کە هاتوونەتە ئاراوە سەبارەت بە گەیشتن بە ڕێکەوتن. خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەوەی کە گوایە ئێستا نێزیک بۆتەوە بگەنە ڕێکەوتن و ئەو کار بەدەستە بەرزانەش بە تایبەتی وەزیرانی دەرەوەی ئەو وڵاتانە ئێستا بەرە و بژنێف بەڕێگاون. خوێندنەوەتان چییە بۆەوە چۆنە ئێران ئەم جارە بەو شێوە ئامادەی دەربڕیە و ئامادەیە ئەم مەسەلەیە چارەسەر بکاتن؟ کاک حەیدەر ئیجازە فەرموو بگەڕێن و بۆ قسەکانی خامێنەیی پێش هەڵبژاردننی سەرۆکۆمار لە مەشهد قسەی کرد. ئەو لەوێ قسەی دەکرد بەڵێنی بە قۆڵی خۆی حەماسەی سیاسی و اقتصادیدا بە خەڵک. ئەو دەم کەم کەس بیریان لەوە دەکردەوە کە ئەو حەماسە سیاسی و اقتصادیە چۆن وەدیدێ. دیارە پێشتر ڕێککەوت بوون لە نێو خۆیانە کە دەکرێت بڵێنسەرانی ئەو حکوومەتە بە ڕەفسەنجانی و ڕۆحانی و سوپای پاسداران و بیتە ڕەهبەری و خودی خامنەیی کە بە جۆرێک ئەو کەند و کۆسپانە لەسەر ڕێگەی ئێران هەن و ئەو ڕۆوەزی ئێرانیان بەو شێوە کردووە لەباری سیاسی و اقتصادیەوە و خەڵکیان خەڵک بتایبەت خودی ڕژیم حکوومەتیان دووچاری ئەو
ئەو وەزعیەتە کردو بە جۆری چارەسەری بکەن بۆیە بەڵینی داکێت ئەو جار حماسی سیاسی و اقتصادی دەکرێت حماسی سیاسیەکەی ڕاست دەگەڕێتەوە سەر ئەوەی کە خۆی نیوی ناوەتە نەرمشی قارەمانانە نەرمشی قارەمانانە ئەگەر خومینی ببایە نیوی دەناچ جامی زەهر خومینی ئینسانێک بوو کە پایگایەکی کۆمەڵایەتی تا حدودێک هەبوو لە نێو ئاخوندەکان و حکوومەت قسەی دەکرد قسەکەی دەڕۆژ لەسەر خۆی ڕادەوەستا بە هەر شێوەیەک بە خومینی شخصیەتێکی هەبوو کە دەیتوانی لەسەر قسەی خۆی ڕاوەسێت بەڵام خامنەی نە لە باری علمی نەباری ڕۆحانی و نە لە باری پایگای کۆمەڵاتی لەو سەتحە نییە کە بتوانێت خەڵک ئەو ماوەکە گۆڵی داون قسەی کردووە و هەندێ قۆڵی پێداوە ئیسا پاشکەس دەبێت لە قۆڵەکەی خەڵکەکە ڕازی بکە ئاخوندەکان بن چه سوپای پاسداران بێت چه دەستگای حکوومەتی بێ بۆیە ئەو عنوانەی هێناکێ بە نیوی نەرمشی قارەمانە ڕاست ئەگەوە بیرتان بێتەوە ڕاست دەگەڕێتە وەختێک کێ خومینی جامی زەهری خەڵک ئەو دەم لە بەرامبەر شەڕی ئێران و عێراق بڕیارنامەی 598 قبول کرد خەڵکەکەیش دەیانزانی کە هەرچەند قازانجی خەڵک بوو دیارە ئەو قبولکردنە بەڵام چەندین ساڵ و 8 ساڵ بوو ئەوان بەڵینی ئەوەیان دەدا کە ڕێگەی قودس لە بەغداد دەڕوا دەچن بە سەدام بەغداد دەگرن دەچنە قودس دەگرن و دەچن حکوومەتێکی ئیسلامی لە هەموو ئەو ناوچە دادەبەزن بۆیان بەڵام دوایە دیدیان یەکجار وەزعەکەی گەیشتەوە حەدە دەباری ئابووری دەباری وەزعی ئینسانیوە لە جبهەی شەڕەکاندا ناچار بوو ئەو جامی زەهرە قبول بکە بەڵام شاهەمەتی ئەوەی بوو بڵێ جامی زەر هەڵدەکرد ئەو جامە زەهرە قبول دەکەن بەڵام خامنەیی ئەو جار دقیقاً دەگەڕێتەوە سەرەوەدا وەزعێکە دقیقاً دەگەڕێتەوە پاش 8 ساڵ شەڕی ئێران و عێراق وەزعی نێوخۆی و ئێران وەزعی حکوومەتەکە گەیشتووەتە ئەو وەزعەکە هیچ چارەیەکی نییە تەنیا ئەوەی کە نەبێت لە بەرامبەر سیاسەتی دەرەوەی پاشەکە بکە هەندێک امتیاز بدا بە دەرەوە وڵات بۆ باری ئابوووریەکەی تا حدودێک جێبەجێ بکە ئەمما لەو ڕابێتە ئەوەی کە دەیکا لە ژوورەوە دەبێت خەڵکەکە سەرکوت بکە چون خەڵک پرسیار دەکەن ئێوە ئەو هەموو ساڵە بە ئێمە دەڵێن ئەو کەسە لەگەڵ ئامریکا و لەگەڵ غەردانش بیغیرەتە ئیسە چی بوو یەکجاری بۆ خۆتان چوونە و کارە دەکەن دوابوو ناچارە پێش ئەوەی کە ئەو بڕیارە و یا ئەو تەوافقاتە بکرێ لە ژوورەوە سەرکوتێکی گەورە ڕێکات هەر دقیقاً وەکو ئەوەی کە دوای شەڕی 8 ساڵە ساڵی 67 بە نزیکی 5,000 کەسی لە زیندانەکان گرتو کرد ئیسا ئەو وەزعەکە ئەم پێم وایە بڕیار دراوە پاشکەس بنەوە بڕیار داوە ئیمتیاز بدەن بڕیار دراوە هەرچی دنیای دەرەوە دنیای غەرب دەڵێ قبولی کرد بەڵێ کاک سەلاح گوێ لە قسەکانی کاک شاهۆ بوو هەروە خوێندنەوەی تۆ بۆ ئەوەی کە ئەو پرسیارەی کە ئاراستی کاک شاهۆم کرد خوێندنەوەی تۆ چییە بۆەوەش هەروە ئەوەی کە کاک شاهۆ ئاماژە پێکرد گوایە ئێران پاش ئەو هەموو ساڵە ئەو هەموو سەختی و ئەو نەهامەتانی کە تووشی گەلی ئێران بووە ئێستا پاشە کشەی کردووە و دەیەوێتن ئەوەی کە ڕۆژئاوا و ئەمریکا داوای دەکات سەبارەت بە بەرنامەکەی پەیڕەوی بکات یاخود ڕێککەوتنی لەسەر بکاتن کاک حەیدەر بڕوای من تەماشاکردنی پرۆسەیەکی سیاسی کە ئێستاکانێ لە بۆرەدایە و دانووسانێکی بینی ئێران و ڕۆژئاوا واقعیەتهایەکەن و حەقیقەتهایەکی پشتەوانە هەن نظامێکی لە ئێرانی هەیە بەنێو نظامی جمهوری ئیسلامی کە ئەو نظامە لە هاتنە سەرکاریەوە خاوەنی پێناسەیەکی جیاوازە لەگەڵ هەموو ئەو پێناسانەی کە لە چەر ڕۆژاوا و چە بڵین لە دنیای دموکراسیدا پێناسە کراوە ئەو پێناسەیە تووشی گرفتێکی عەزیم چ لە ناوچەداوە چ لە دەرەوەی خۆیدا بووە بۆ سیاسەتەکانی جمهوری ئیسلامی بەهۆی ئەوەی کە خاوەنی پێناسەیەکی جیاوازن هەمیشە و دایم لە تەقابل لەگەڵ دنیای دەوروبەری خۆی و نێو خۆی ئێرانێدا هەمیشە دایم تووشی شێشە و گەیر و گرفت بوو و هەمیشە و دایم هێندێک شۆک خۆڵقێنیش بوو لە پرۆسەیەکی کە ئێستاکانە دەستی پێ کردووە دانووسان چەندین ساڵە بینی ئێران و وڵاتانی پێنج بە عەلاوە یەکەوە
پرۆسەیەکە کە کێشەی ئەتۆمی ئێرانێ، یعنی پەیوەندی هەیە بە ئەتەمادێکی کە لایەنی ڕۆژ ئاوایی نیانە بە ئێرانێ بەهۆی مەسائلێکی سیاسی ناونەتەوەیی و ناوچەیی کە ئێران مەطرحی دەکات و ئەوانەوەی ئەتەمادایان پێ نەبوو. ئەو پرۆسەیە تا ئێستا هاتوتە پێشێ. ئێران لە باری تەکنۆلۆژی ئەتۆمیەوە، لە باری سەقامگیرکردنی ئەو تەکنۆلۆژی و علمی بەرهەمهێنانی حتا گەیشتن بە سلاحی ئەتۆمیەوە تا ئەو مەرحەلەی هاتوتە پێشێ و وڵاتانی ڕۆژ ئاواییش بەگشتی ئەویان دیوە و مڕەتەب لەسەر ئەوەی کێشە بووە. کار گەیشتۆتە جێگایەکی کە ئێران ئێستاکانانی ماوەی چەند ساڵە پەروەندەی ئەتۆمی ئێرانێ چۆتە شوڕای ئەمنیەت. پەروەندەی ئەتۆمی هەر وڵاتێکی یا هەر پەروەندەیەکی دۆسیەکی کە دەچێتە شوڕای ئەمنیەت بە معنای ئەوەیە کە پەیوەندی ڕاستە و خۆی دەبێ بە ئەمنیەتی ناونەکەوەی. ئێران تەواوی حەولەکەی لەوەیدایە کە یەک کاری بکە پەروەندەی ئەتۆمی خۆی ئێستاکانێ بەو دانووسانانەی کە هەیەی لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایی بیگەڕێنێتەوە بۆ ئاژانسی ئەتۆمی و بتوانێت هێندێک ئیمتیازاتیش بدا بە تایبەتی لە شەفافکردنی پرۆسەی پیتاندنی ئۆرانیۆم بە هەموو بەیسلا گزینەی ئەتۆمی لە ئێراندا بۆ ڕۆژاوایەکان لە هەمان کاتیشدا جەلێکی وەها بخۆکێنێ کە نزیکایەتی و پەیوەندی خۆی بە تایبەتی لەگەڵ ڕۆژاوا بەگشتی لەگەڵ ڕۆژاوا بە تایبەتی لەگەڵ ئەمریکایە هێندێک مدیریەت بکە. بەڵێ کاک سەلاح لای خۆ دەبینێمەوە دێنە سەر باسە سەرچیەکەی ئەم بابەتە. ڕۆژی دووشەمەی ڕابردوو ڕژێمی ئیسلامی ئێران زیندانی سیاسی کورد شێرکۆ معارفی لە زیندانی سەقزدا سێدارەدا چەند ڕۆژ پێشترێ حەبیبوڵڵا گوڵپەری پور زیندانی سیاسی کوردەویش لە گرتوخانەی ورمێ و ڕەزای ئیسماعیلی لە گرتوخانەی سەڵماس و 16 کەسی دیکە لە هەوڵاتیانی بلوچ لە گرتوخانەکانی زاهیدان و 4 لاوی عەرەب لە خوزستان لە سێدارە دران. با تێڕوانینی ئێوە بۆ کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ دەست بەکاربوونی سەرۆک ڕوحانی پەرەی با تاوانەکانی داوا بە تایبەتی دەرحەق با کورد و بلوچ و خوزستانیەکان؟ ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران لە دەورەی ڕابردوودا لە ماوەی چەند هەڵکی ڕابردوودا ئەو کوشتارەی کردووە ئەو جەماعەتەی ئەدام کردوون ئەوە شتێکی تازە نییە لە تەواوی مێژووی جمهوری ئیسلامیدا و لە تەواوی هەموو دەورانێکی کە جمهوری ئیسلامی تێی کردووە. لە دەورانی ئاغای خاتەمیدا کە دەورانێکی بە ئیسلاح کراوەیی دەڵند بوو لە ئێرانێ لەو سەردەمیشدا زۆرتری سەرکوتەکان هەر ئەو وەختانە ئەنجام دراون. بە بڕوای من ئەوە پەیوەندێکی یەکجار زۆری هەیە بە وەزعیەتێکی ناوخۆیی ئەوانەوە. یعنی جمهوری ئیسلامی ئێستا کە خەریکی دانووسانە دەگەڵ ڕۆژ ئاوایە و خەریکی دانی ئیمتیازات و وەرگرتنی ئیمتیازاتی شەلایەنێکی دیکە من پێم وایە بۆ سەرکوتوو و بۆ چاوسوورکردنەوە لە بەرامبەر ئەو لایەنانەی کە دژایەتی دەکەن و سەریان هەڵداوە موقعیەتێکی وەهای بۆ ئێحساس دەکا بۆ خۆخاوە کە دەتوانێت بە ئیسلاح بڵین ئێستا گوڵی خۆی بوەشێنێ و ئەو دەست درێژێت بکە. ئەوە خوێندنەوەی منە بۆ ئەو مەسەلەی. بەڵێ کاک شاودێمە لای تۆ بەڵام خەڵکەکی زۆر لە پەیوەندیدان ئەچینە هەولێر سوزان فەقێ لە پەیوەندیدایە ئەم کاتەوە باش؟ ئەم کاتەوە باش فەرموو تێبینێک و پرسیارێک هەیە بۆ میوانەکانمان؟ بەڵێ بەڕێزان تێبینی من ئەوەیە من پێشوەخت بابەتێک لەسەر قەزی ئێران ئەوەیە کە ئێران چەند ساڵێکە و ڕوویەکی ناشرینی هەبووە بە تایبەتی لە وڵاتانی دەرەوە ئێستا کە یوێتە هەوە ناشرینەکەی خۆی بکاتە ڕوویەکی جوان و لە هەمان کاتیدا لە سێدارەدانی کۆمەڵێ کەس لە ئێرانە ئەمە یانی شتێکی ترە. بەس ئەوەی من کە ئێستا تێبینی ئەکەم و بوویتە پرسیار ئەوەیە ئەو کوردانەمان کە لە هەرێمی ینی کوردستانی ئازادکراوە ئەژین بۆ نمونە لە کۆیە لە سلێمانی لە هەولێر کۆمەڵێ کورد ئەژێتن تەنها وای لێ هاتووە ئەو کوردانەش شوێنی هەوانەوەیانە. من هیچ ساڵات چێت لەو کوردانە نبینم. ئایا بۆ ئەوان
ئەو کوردانە هەڵوێستێکیان نییە لە ئێرانە یا چاڵاکیەکیان نییە بەرامبەر ئەم قەزیەیە. چەند کورد لە ئێران لە سێدارە دەدوێن من هیچ چاڵاکیەکی وا ڕووگەش و باش نابینم یان هیچ تاکو ئێستا هیچ پەیوەندیەکی وان نەکراوم کوردانە لەگەڵ ئێرانە کە شتێک بکەم بۆی ئەم خەڵکە لە سێدارە نەدرێ بە تایبەتی کوردستانمانە و لە هەمان کاتدا بوویتە شوێنی ئەوانەوەی ئەم کوردانەوە کوردی تریش بە تایبەتی ئەوەی کە ئێستا ئێمە ئاگادار و من ئاگادار زۆرترین کورد هاتوۆتە لایەن و هەموو بوویتە شوێنی کارکردن هەمیان بۆ خۆیان کارەکەن و پێگەی خۆیان بەهێزەکەن لە ڕووی ئابوووریەوە وای لێ هاتووێنی هیچ پارتێکی سیاسی نەماوە من دەڵێم بەناوی ئەوەی کە دژی ئەم دەسەڵاتە بێ خود دژی لە سێدارەدانی کوردەکان بێتن بۆی پرسیارەوەی ئایا ئەم کوردانە بۆ تاڵاتچیان نییە یاخود بۆ هیچ بەڵهەستێکیان نییە بەرامبەر ئێران بەرامبەر ڕژێمی ئێران تاکو ئێستاکە. زۆر سپاس سۆزان خانم. کاک شاهۆ هەروەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژان پێ کرد هەندێ خەڵک هەنگلیان لە حزبەکان هەیە کە کارێکی ئەو تۆ ناکاتن بەرامبەر بەو ڕەوشەی کە بەسەر خەڵکی کورد لە کوردستانی ئێران هاتووە لەوانەیە حزبەکان بۆ چوونی خۆشیان هەیە و باسیەکەن بەڵام تۆ چی وەڵامێکت هەیە بۆ پرسیارەکەی سوزان خانم؟ زۆر سپاس سوزان خانم ئەم کە ئەوەی کە مەربوط بە حزبەکانە وەکو حزبی دموکراتی کوردستانی ئێران دەکرێ بەڵام چیمان کردووە چی دەکەیت دەنا بە خەڵک چی دەکات مشکڵە لەو بارەوە قسەکردن. ئێمە دوای هەڵبژاردن و لە کاتی سەفەری ڕۆحانی بۆ نیویۆرک بۆ بەشداری لە ئەو کوبوونەوەی مەجمەعی عمومی سازمانی ملل سکرتێری گشتی حزبی دموکراتی کوردستانی ئێران نامەیەکی هەم بۆ بانکیمۆر هەم بۆ پارلمانی ئوروپا هەم بۆ سەرانی حکوومەتەکانی ئوروپایی و هەم بۆ ئۆباما نوویسی و هشداری دا هەر ئەو دەم کە ئاغای ڕۆحانی کە هاتووە و بە پێکەنین و ڕوو لە ئێوە دەکا ممکنە دڵنیای لەوە کە ڕوو بە ژوورەوە لەگەڵ نەتەوەکانی ئێران ئینسانێکی بەو شێوەی کە ئێوە بیر دەکەنەوە نایێت بەڵکو و کشت و کوشتا لە ئێران دیسان دەست پێ دەکاتەوە بۆیە لە ئیستەوە ئێمە داواکارین کە بۆ هەر چەشنە دانیشتن و قسەکردن ئەوەی وەبیر بێننەوە کە ئەو لە وەختێکی انتخابات بووە بەڵێنی هایەکی داوە دڵنیێنەوە بەڵێنانە بەجێ ناگەنێ بەڵکو ئێوە دیسان جارێکی دیکە یاداوەری بکەن. ئەوە لەو ڕابطە کە ئێمە هەر ئەو دەم ئەو هۆشانەداوە دەمانزانی بە پێچەوانە هێندێ لایەن دەمانزانی ڕۆحانی ئەوە نییە کە زۆر کەس هیوای ئەوە بوو کە دەرکای بکرێتەوە ڕێگە بدرێ خەڵک بڕواتەوە نازانم و ئازادی هەیە کە بە قۆڵی خۆیان لە ئازادی هەیەکی نیوبەند بە خەڵک بدرێت. بەڵام ئیستا کە ئەو حرەکەتان دەستی پێ کردووە چی بکەین؟ زۆر کەس داوای ئەوە دەکات کە بۆ حزبەکان بە شێوەیە کە ئەوان داوا دەکەن داوا لە خەڵک ناکەن بێنە سەر شەقابەکان و بۆ پێشاندان بکەن. حزبێکی سیاسی ئەو دەم کە داوا دەکات دڵنیایە کە ئەگەر حتا خەڵکەکەی وەڵامی نەداتەوە ئەندامانی خۆی وەڵامی دەدەن و ئەندامی حزبەکەی دێنە سەر شەقامەکان و وەزعێک پێش دێت کشت و کوشتارێک دەست پێ دەکات تعدادێکی زیاتر دەکرێت بۆیە بۆ ئەو مەسەلە حزبەکان دەبێت بیر لێ بکەنەوە بەرنامەیەکی هەڵبژێرن کە خەلافاتی کەمتر بێ یا لانی کەم حرەکەتێک حرەکەتەکە لە سەتێکا بێکێ ڕژیم نەتوانێت بەو شێوە بەرهەڵسکاری بکات. بۆ کاک شاو بۆ حزبەکان تا ئێستا بیریان لەوە نەکردوێتەوە کە شتێکی وا دێتە پێش ئایجادەفتە ئەرزە دەکەن. بۆیە ئیستا ئەوەی کە من ئاگادارم حزبی دموکراتی کوردستانی ئێران لەگەڵ هێندێ لایەن جادەفە لێوەکانیان جارێ نەوەم چوو ممکنە قسەکردنەکە هێندێ لایەن هەبن هێندێ لایەن نێن خەریکن بەرنامەڕێزی دەکەن بۆ ئەو حرەکەتێکی ئاواکێ لە ژوورەوە لە داخلی ئێران حرەکەتێکی خەڵکی دەست پێ بکەن. هەر ئیستا لە وتووێژدان قسە دەکەن پێکەوە و دەبێ بەرنامەیەکی دقیقی بۆ دابنن بۆ ئەوەی کە ئەو مەسەلە دەزانی مەسەلەی کێشانی خەڵک بۆ سەر شەقامەکان و
ئەوەی کارێک نییە هەر بە رادیۆ یا بە تەلەڤیزیۆن داوا بکەوە خەڵک بێتە سەرچقات بەڵکو تۆ دەکرێت دەبێت لەگەڵ ئەندامەکان و لایەنگرانی خۆت پێشتر کارکە ئەوان ئاگادار کە ئەوە لەگەڵ خەڵک شوێنەکان دیاری بکەوە بەسایلێکی ئەمنیەتی زۆری هەیە ئیستا خەریکن لەو ڕابێتە ئەو کارە دەکرێت ئەوەی کە لەدەست حزبەکان دیسان دێت لە دەرەوەی وڵات بۆ شوێنانە کە ئیمکانی ئەوەی هەیە دەنگیان بکات حرەکەتیان کردووە تەزاورات دەکەن نامە دەنویسن لە هەموو شوێنەکانەوە پێم وایە لەو زمانە دەتوانین بکەین لەو کاتە دەتوانین بکەین خەریکن دەیکەن و پێم وایە ئاکامێکی باشی دەبێت هیوادارم بۆ لە ڕۆژانی داهاتی ئێوەیە بێت لە ئاکامەکانی بەڵێ کاک سەڵاح هەر لەسەر ئەم مەسەلەیە وەکو ئاماژەشم پێکرد و لەگەڵ کاکشاهۆش ئەنی پرسیارەکەم ئاراستە کرد خەڵک گلەی لە حزبەکان دەکەن سەبارەت بەوەی کەم تەرخەمن لەبارەی ئەوەی کە ئەو شتانە ڕوادەن و خوان ئامادە نەکردو یا کارێکی ئەوتوان نەکردووە کە جێگای ڕەزامەندی ئەو خەڵکە بێتن و بەتایبەتیش بە ناوچەی با بڵێن ناوچە کوردیەکان ئەنی بۆتە پێشەنگ بۆ هەموو ئێران لە پێشتریش ئەگەر لەبیری بە خۆپیشاندانەکانی ڕابردوو لە دەستپێکردنی شۆڕش ینی کوردستان هەمیشە لە پێشەوە بووە بۆ چوونی تۆ ئەو گلەیانەی کە دەکرێت لەو حزبانە چەند ڕەوە لە جێ خۆیەتی والله کاک حەیدەر بە ئیجازەتان ئەمن نیسکێک ئەگەر وەختم بدەیت لەسەر ئەوە باسەکەم بکەم بەوای من لایەنێکی ئەو مەسەلەیە یعنی کێشەکە پەیوەندی بەوەیەوە نییە کە ئایا ئەو خەڵکە ئەو جەماعەتی و داواکاریان هەیە حەقیان هەیە یا حەقیان نییە بەوای من مەسەلەکە لێرەدا بێتە پێشێ ئێمە پرۆسەیەکی کێشەی میلی لە ڕۆژهەڵاتی کوردستانی دەست پێکراوە بە دوای ئینقلابی ئێرانەدا ئەوە تینوگوڕێکی تازەی پێدراوە ئارشیتێکتی ئەو بزوتنەوە نەتەوەی دکتۆر عەبدوڕەحمان قاسمیلوو بووە کە ڕێبەرایەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کردووە لە سەردەمێکیدا کە دنیا دوو جەمسەری بووە پشتی جبهە و ناوەندی لۆجستیک و دەسەڵات و پشتی ئەو توانایەش لە خاچی عێراقدا بووە وەختێک کە کێشەیەکی عەزیمی بینی دوو وڵاتی ئێران و عێراق ئێستا نەو دنیای دوو جەمسەری ماوە و نە ئەو کەسەی کە ئارشیتێکت و داڕێژەری ئەو سیاسەتەی بۆ ماوە و نە ئەو پەیوەندی کە بینی ئێران و عێراقی هەبوو ئەو کێشەیە ئەوە لە گۆڕەدا ماوە لە بەرامبەری ئەوەدا شتێکی نوێکە هاتوۆتە گۆڕێ عێراقی ئێستا بە هەموو وەکوکیانی سیاسی بەرهەمی تەوافقی ئەمریکا و ئێرانەیە و ئێستا ئەو هێزە کوردانی ڕۆژهەڵاتی کوردستانی بە پاشخانێکی دیکەی هەیان بۆ ئەوە لێرە ماونەوە و کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانی بەواقعیەت سیاسەتی ئێمە نەیتوانیوە شتێکی نوێ ساز بکات کە جواب دەرەوە بۆیە شتەکان هەمیشە و دایم عەکسولعەمەلە لە بەرامبەر ئەمەلێکی ئەنجام درراوە مەسەڵەن یاددانمە کراوە چەند حیزب بێن کۆ بنەوە تەظاهوراتێکی بکەن یان نەکەن واقعیەوەیە کێشەکان حتا حەدی مەسەلەی مافی مرۆڤی هاتوونە خوارێ مەسەلە ئەوەشە کە لە تەواوی دنیادا مافی مرۆڤ هیچ وەخت لە ئاجێندای هیچ دەوڵەتێکی دانیە فقط وردەپوڵێکە لە چەشمی سیاسیدا جاری وایە بێهێنە بۆڕە و بەحسی دەکەن بۆیە بە بەوای من ئێمە وەکو کورد بەگشتی لە ئێرانێ لە ڕۆژهەڵاتی کوردستانی دەبێت ئاوا چاو لە پرۆسەکەمان بکەین کە ئێمە کولەن مشکلی سیاست گوزاری و سیاست بەڕێوەبردنمان هەیە لێرەدا ئەوە بەشێکی دەگەڕێتەوە بۆ کەسانەی کە سیاسەتێ دەکەن حیزبیان هەیە گروهیان هەیە ڕێکەستنیان هەیە و بەشێکی دیکەش کە لە دەرەوەی ئەوانە سیحەت فکرن ڕووناکبیریان پێدەڵن خوێندەواریان پێدەڵن ئێمە مەجموعی ئێمە بە هەموو سیاست مەداران ئەو کەسانی کە لە دەرەوەی ئەوەشن تووشی مشکلێکی گەورە بوون بۆیە ناتوانین مشکلەکانمان یەک دڵنیشان بکەین و سیاسەتی دروستیشمان هەبێ دەرهەت بە مەسەلەکان بەڵێ دەچینە کەرکووک یەحیا بەرزنجی لە پەیوەندیدا کاک یەحیا ئەم کاتەوە باش فەرموو تۆ کاک یەحیا تۆ خۆت لە سلێمانیش بووی وە بزانم خۆپیشاندان و شتیوا کراوە گە بکرێتن بە کورتی باسەکی ئەوە بکەوە هەر پرسیارێک شتێبی بۆ میوانەکان فەرموو گیانە خۆپیشاندانێکی ژمارەیەکی زۆر لە کوردانی ڕۆژهەڵات لەبەردەم
سەرەتا لە سەهۆڵەتی شای سلێمانی کۆبوونەوە چەند دروستم و هوتاکێکیان کێشا پاشان بەرەو نووسینگەی پەرلەمانی کوردستان کە چەند ڕۆژێکە ژمارەیەک لە کوردانی ڕۆژهەڵات لەوێ مانیان گرتووە لە هەمبەر ئەو دیزە لە سێدارەدانەی کە خەڵکانی سیاسی گرتووە لە کوردستانی ڕۆژهەڵات. البته من یک تێبینیم هەیە یعنی ئەم خۆپیشاندانی ئەوڕۆ کە ژمارەیان دەگەیشتە نزیکەی 300 کەس لە هەموو لایەنە سیاسەکان پێکات بوو خۆ بەخۆی ئەوە شتێکی جوان بوو بەڵام یەکێ لە دروستمانەی کە دەگوترا مەرگ بە ئیران ئەمە بوو بەرجێگەی ناڕزایی هەندێک لەو بەشداربووانەی کە ئەکتیڤن لە خۆپیشاندانەکە من بەڕاستی لەوە تێنەگەیشتم یعنی لەلایەک تۆ ئێران خەڵکی تۆ لە سێدارە ئايات کە ناشرینترین حکمە لە دنیادا لەلایەک تۆ بەس بە دروستێکی ئاواهینا کۆمەڵە خەڵسە بن حەسم کردیانی ئەو ناکەبایەی کە لە ڕیزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانە هەیە لەناو خۆپیشاندانەکەش ئاوە ڕەنگی دابووە. بەڕاستی من پرسیارێکیشم هەیە بۆ ئەو بەڕێزانە من یەک حاڵەت ئەبینم یعنی یەک نەگرتووی ئەم لایەنە سیاسی کوردانی ڕۆژهەڵات دوای کردووە کە شەقامی باشووریش نەهەژێت کە لە بەرامبەر کۆمەڵی خەڵک لە سێدارە ئەبدێت کوردی سلێمانی و کوردانی هەولێر و شارەکانی تێ دەنجیان لێوە نایە بەڕاستی یادەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان دەنجی لێوە نایێت. زۆر سپاس کاک یحیا ئەوە بزانمەوە لە جێ خۆیەتی یان پرسیارە ئاراستەی کاک شاهۆ بکەین فەرموو کاک شاهۆ. زۆر سپاس بۆ کاک شتێکی زۆر جوانی شار ئەوەی کە هەندێک کەس لە نێو خۆپیشاندانەکان هەندێک درۆشت دەدەن درۆشمی ئەوەی کە مەرگ بەر ئێران باشە ئێمە هەمومان لانی کەم تا ئیستا وەکو حزبەکان ئەوەدەوەم وەکو ئەحزابی کوردستان خۆیان ئێرانی دەزانن وەکو مەرگ بەرخۆت بەربەفێ بکات بۆیە زۆر مشکلە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ لایەنێکی هیچ بەرنامەیەکی نییە یاویت و داخوازێکی هەیە کە خارج لە تعهد خارج لە ئێرادەی ئەوە خارج لە توانای ئەوە دابنیش و بە تەوافق بکەین بەڵام بۆیە حزبەکان دەبێت پێکەوە دابنیشن حزبەکان ئەو ئەحزابانە کە تعهدێکیان هەیە قسەیان قسە دەکەن لەسەر قسەکەیان ڕادەوەرن بەرامبەر قسەکەیان مەسئولیەتیان هەیە مەسئولیەتەکە قبول دەکەن هەر بۆیە ئەم عەرزم کردی هێندێ حزبی کوردی ئیسا لە هەر لە باشوور و پێکەوە حزب کوردستانی ڕۆژهەڵات لە باشوور خەریکە پێکەوە قسە دەکەن بۆ ئەوەی بەرنامەیەکی ڕێک دابنن بۆ ئەوەی هەم لەسەر درۆشت ساق بنەوە هەم لەسەر حرەکەتەکە ساق بنەوە هەم لەسەر شێوەی بەڕێوەبردنەکەی ساق بن لەسەر هەموو ئەوانە یەک شتمان لەبیر نەچێ کاک هەندێک کەس پێ وایە ئێرانیش تورکیەیە لە تورکیە خەڵک دەڕشێ سەر شەقامەکان خۆپیشاندان دەکەن و نەوا نییە لە ئێران هیچمان بکێ وەختێک لە شوێنێک شەڕێک دەبێت دەستی بە شەڕکەرەکان نادات دەڕوا لە زیندانەکان خەڵک دەردێنێ دەکوژێ لە کوردستان لە بانەت یەک دوو نەفەر دەکوژن جاشەکانی دەکوژێ دەڕوا لە زیندان خەڵک دەردێنێ ئێعدامیان دەکات شێ ئێعدام باش نییە لە سێدارەیان دەدا هەروەها فەرقەکە دەبی ببینین لە بینی تورکیا وڵاتێک وەکو تورکیە وڵاتێک وەکو ئێران بۆ ئەوەی کە بمێنێتەوە ڕژیمی جمهوری ئیسلامی بۆ بمێنێتەوە پێم وان نییە ئەگەر 4 بەرابەر 5 بەرابەری بەشار ئەسەد درڕندەتر دەبێت کەمتر نابێت بە هەموو کارێک دەکا بۆ ئەوەی کە لە جێگەی خۆ بمێنێتەوە حرەکەتەکەیکی دقیقەن ئیساوە دەبێت لە پێش و جواب ئەو ئێعدامانە بۆ ئیسە دەکا کە پرسیارێک بوو پێشتر کردن بۆ ئیسە کارانە دەکا ڕاست دەگەڕێتەوە هێندێک کەس پێیان وایە دەڵێن ئەوە اختلافی بینی لایەنەکانی کۆماری ئیسلامیە نەوا نییە بینی کۆماری ئیسلامی نییە دقیقەن اختلافەکە دەگەڕێتەوە سەر هۆیەکە دەگەڕێتە سەر ئەوەی کێ لایەنە کاتووە دەیەوێت نسبەت بە دنیای ڕۆژاوە نەرمشت نیشان بدا هێندی حرەکەت بکە بۆ ئەوەی لە ژوورەوە هیچ کەس داوایەکی ئەوا دەبێت هیچ ویست و داخوازێکی نەبێ هەلە ئیسۆ دەبێت سەرکوتیان بکەن لە دوا ڕۆژە نێنە سەر شەقامەکان چون دەزانن
ئاکامی دانیشتن لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ ئەمریکا لەگەڵ فەڕەنسا لەگەڵ هەندایەکی دیکە ڕێککەوتن لەسەر بەرنامەی ئەتۆمیەکەی دوایە مەسایلێکی دیکە مەطرح دەبێ و خەڵکەکەی لە ژوورەوە هەڵدەستنەوە داوای دەکەن بەڵام ئەو ڕاست دەخوات سوراغی ئەو کەسانێکی ئەو تانسیلیان هەیە دەتوانێت ئەو حرەکەتانە بکەن هێنەوانە کوردە کە ئەحزابێکی قەوی و بە مردمی هەیە بەلوچن پێویست و داخوازێکی مشخص و ڕەوایان هەیە حزبیان هەیە عەرەبەکان هەروەها نەتەوەکانی ئێرانن کە زەمینەی ئەوەیان تێدا هەیە کە بێنە سەر شەقامەکان و داواکەیان دەڕێزی بوو وایە هیچ کارەیە داوای لێ بکەن و وەزعەکە بشڵێن بۆیە هەلە ئیسۆ دەبێ بە قەوڵی خۆیان دەڵم فادڕێت گوربەرە دەمێ حینج لە باەت کوشت ئیسە خەریکن ئەو کارە دەکەن ڕاست دەگەڕێتەوە وەکو زەمانی ئەزبکردی شەڕی ئێران و عێراق یا هاتنی خاتەمی کە قسەی لە سوت و ئاشتی و نازانم ئێران بۆ هەموو ئێرانیەک دەکرد بۆ ئەوەی کە لەو داخوازانی خۆیان پاشکەس بنەوە خەڵکەکە جورئەتی ویانە بێ ئەو داوانە بکەن دەستیان کرد بە کوشت و کوشتار بەڵێ ئازیزان نەمە بەرنامەی هەلە واشنتنە تایبەتە بە سیاسەتی ناوخۆی و دەرەوەی ئێران ئەم بەڕێزانش میوانەکانن سەلاح مەجیدپور شارەزای کاروباری سیاسی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بنکە لە ئەوروپا هەروە شاه حوسێنی نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕێی سکایپەوە لە دەرەوەی وڵاتانی لە پەیوەندیدایە ئەچینە سلێمانی کاک شۆڕش قادر لە پەیوەندیدایە کاک شۆڕش ئەم کاتەوە باش فەرموو زۆر سپاسانەکەم بەڕێزان من وەکو هاوڵاتیەک زۆر دەستگرانم بە لە تێدارەدانی گەنجانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەداخەوە بە نزیکبوونەوەی ڕژێمی ئێران بە دەوڵەتانی ڕۆژاوە ئەمریکاوە بارودۆخی ئێران بەرەو خراپی چوە بە هەموو شێوەیەک فشاری ڕژێم زیادی کرۆ بۆ سەر نەتەوەکانی کورد بۆ سەر نەتەوەی کورد و نەتەوەکانی تریش من پرسیارەکەم بۆچی تا ئێستا حیزبە کوردیەکان نەیانتوانیوە لە ژێرێک چەتری ئالۆ بەڵێ فەرموو بەداخەوە حیزبە کوردیەکان لە ژێرێک چەترا کۆ بنەوە و ڕابەرێ دروستکەن خۆتان نەزانن ئێستا جوڵانەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستانە سەری هەڵداوە بەڵێ زۆر سپاس کاک شۆڕش ئەبدا پرسیارێکی وا زووتر کراوە بەڵام لەگەڵەوە پرسیارەکەم ئاراستەی کاک شاهۆ کرد بەڵام ئەو جارە ئاراستەی کاک سەلاحی مەجیدپورەکەم بڵام ئەو تێبینی چییە بۆ ینی لایەنەکان یەکگرتوونی دەدەمەوە کاک بەڵە گیان حتمەندەم وەڵام دەبەوە لە بیر چوو حتمەن بەڵێ با بچین لە کاک سەلاح فەرموو تۆش کاک حەیدەر بڕوای من گرفتی ئەسڵی ئێستاکانی چێژەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانی یەکگرتوونەبوونی ئەحزابی سیاسی کوردی نییە یعنی ئەوە دەتوانێت یەکێک لە مشکلەکان بێت بەڵام مهم ئەوەیە کە ئەحزابی سیاسی پێش ئەو شتانەژەوە پێش ئەوەی کە وەزعیەتەکە بۆ گۆڕدرێ ئەو ئەحزابانە لێک جودا بوون و هەر هەبوون ئێستاکانێ لە نێو ئەحزابی سیاسیدا انشعاباتێک کراوە و هەمووشی دەگەڕێتەوە بۆ ئەو جەو و ئەو وەزعیەتێک کە من بازم کرد لە پێشدا گۆڕان لە سیاسەتی ناوچەدا گۆڕان لە سیاسەتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستاندا میکانیزمی بەڕێوەبردننی ئەو بزوتنەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستانیە شێوەی تەعاملی ئێمە هەروەها لە هەمان کادا بلوغێکی کە جمهوری ئیسلامی لەو ماوەی داوە دەستی هێناوانە 35 ساڵە سیاسەتهای جۆرا جۆریان لەسەر ئێمە تاقی کردوتەوە بەڕێوە بردووە ئەوانە ئێستاکانە توانیوان ئەمە ئەزە بکەم لە عێراقدا بتوانن دەسەڵات و نظام و سیستمێکی دابنێن کە هاوکار و هەڵفکر و هاومەڕامی ئەوانە بێ ئەوە هەموو تەئسیری هەیە لە مەهاری سیاست و لە مەهاری ئەحزابی سیاسی کوردیدا لە ڕۆژهەڵاتی کوردستانی بەڵام ئێمە هەمیشە و دایم ئێستا چونچی بە تایبەتی هێندێک حزبی سیاسی تووشی ئینشعابات و لێکجیابوونەوەی بوون هێزەکانی ناوخۆیان پیان وایەگەرە حیزبانە مەسەلا ئەو گروهانەوەی یەک بگرنەوە شتی زۆر عەجایب دەخۆڵخێن هەنگاوێکی باش دەبێت بەڵام بڕوای من ئەوە جوابدەرەوەی نیازێکی نییە کە ئێمە پێویستمان بە خەتی مشەخەز ئیستراتیژی سیاسی دروست و تاکتیک و هەنگاو هەڵهێنانەوەی دروست هەیە کە ئێستا هەموو لایەک لێی بێبەرین بەڵێ کاک شاو البەتە ماوەت پێ دەم تۆش و وەڵامی خۆت دێوە بەڵام ئێستا لە استودیۆ
هاوکارم سەلاحی پیرۆتی لێرەیە باسی چەند ڕووداوێ بکە پەیوەندی بەم مەسەلەوە هەیە. کاک سەلاح فەرموو. سپاس کاک حەیدەر. لەم ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا کاردانەوەی زۆر هەبوو هەم لە نێوخۆ هەم لە دەروێ ڕاست سەبارەت بەو بەندکراوانەی سیاسی کە لە داردراون بە تایبەتی لە نێوخۆی وڵاتدا لەو توێژێکدا کە فرشتەی قازی هەڵبەتە ماڵپەڕەکە لە دەرێ دەردەچێت لەگەڵ دکتۆر جەلالی زەلالیزادە کردوێتی کە نوێنەری خەڵکی سنەیە خوازیاری ڕاگررتنی لە سێدارەدانەکانە و سەبارەت بە سەرنجامەکانی ئەو لە سێدارەدانە ناوبرا و هۆشداری دەدات. هەروەها دەڵێت لە سێدارەدانەکان ناتوانێت وەڵامێک بێت و 30 ساڵە لە سێدارەدان بە هەر شێوێک لە کوردستاندا ڕووی دەدات و ڕووداوەکانی وەک بەندکردن و دەست بەسەر داگرتن و بەندکردن دووپا دەبێتەوە کە ئێستا هیچ ئاکامی نەبوو. لە کۆتایشدا هەڵبەت دەڵێت جەلالیزادە کە لە بەشە قسەکانیدا دەڵا نابی وەڵامی دەنگدانی خەڵکی کوردستان بە ڕوحانی لە سێدارەدان بێت و هەروەها لە نێوخۆی وڵاتەوە بەشێک لە کۆمەڵک لە چالەکانی سیاسی و کولتوری نێوخۆی کوردستان لە بانگەوازێکدا وەڵامی هەڵبەت بانگەوازێکی دیکە دەدەنەوە کە بۆ ڕۆژی 23 خەزەڵوەر واتە پێشەمەی داهاتوو دیاری کراوە ئەو ڕێکخراوانەنا کە پشتیوانی خوان دەربڕیوە لەوەی کە ئەو کەمپینە ببێ. کەمپینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی هەروەها کمیتی کوردەکانی دانیشتووی ئەمریکا بۆ دموکراسی و مافەکانی مرۆڤ کە بەرپرسەکەی دکتۆر ئازادی مرادیانە گروپی تاکۆچی لە مافەکانی مرۆڤ ئەوانە پشتیوانیان لە بنەماڵەکانی دیکەی جیراوانی سیاسی و مەدەنیش دەکەن و دەنجی ناڕزای دەردەبڕن و مانگرتنی گشتی بۆ 23 خەزەڵوەر ڕادەگەێن. هەروە هەر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا خۆپێشاندان یا بڵێن تێکەڵچوون ڕوویداوە لە شاری مەریوان 15 کەس گیراون لە شاری سەقز شەڕ و پێکدادان لە نێو خەڵکو و هێزەکانی منێتی ڕوویداوە و هەروەها بە پێی هەواڵی تازە سەرلێوارەی ئەمڕۆ لە شاری هەولێریش ژمارەێک لە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەردیان بە کۆنسولخانەی ئێران لەوێداداوە هەڵبەتە لە پێشتا قراروا بوو کاوانە بچن لە پارچیشانە دەر خۆپێشاندانێک ساز بکەن بەڵام پارێزگاری هەولێر ڕێگای پێنەداون و هەروەها لە دەروی وڵاتی هەروەها لە ستۆکهۆڵم و شارەکانی دیکە گویا کوردەکان ڕیارە بە ڕۆژ یەکشەمە سبەیە دوی کە دەبێتە 10 نوامبەر ئەمانە خۆ پێشاندانێک ساز بکەن. بەڵێ بە ئیجازەی کاک شاهۆ و کاک سەلاح تۆ ئەوەی تر سەلاحی تر لە هۆڵەندا ئەو شتانی کە ئاماژەت پێکرد ئەو بانگەوازانی کە دەکرێن خۆ پیشاندان مانگرتن لە ناو ئێرانە بکرێتن و ئایا ڕێکخرانی ئەمانە لە دەرەوانە لە ناو ئێرانەوە ئەم بانگەوازیان کردووە؟ ئەڵبەتە ئەوانەی کە بانگەوازەکان کردووە لە دەرەوەنا بەڵام کۆمەڵک لە چالەکانی سیاسی لە نێوخۆی دەرەوە پشتیوانیان لەو کەسانە ڕاگەاند و لەو کۆمەڵە کەسانە کە دایان هەوێت لە دەرەوەی وڵات ئەو خۆ پێشاندانانە بەڕێوە برێت. بەڵێ زۆر سپاس. کاک شاو دێمەوە لای تۆ وابزانم تێبینیت هەبوو لەسەر ئەو پرسیارەی پێشتر کە ویست وەڵامی بدەوە هەروە ئەو قسانەی کە کاک سەلاح ئاماژەی پێکرد سەبارەت بە خۆ پیشاندانەکە نەگە شتێک هەبی بە کورتی لەبەرەوەی خەڵکەی زۆر لە پەیوەندی داتەنها دەقەیەکیشمان ماوە فەرموو. حتما زۆر بە کورتی جارە سەلا دەکەم کە وتلاتێ و زانیارە نێدا کە سەبارەت بە ئینەکە دیارە ئەوە لە وڵاتانی ئوروپایی بتێبێت سکاندیناوی بۆ ڕۆژی یەکشەمە ڕاگەیاندراوە لە حزبەکان و بەتایبەت حزبی دیموکراتی کوردستانی ئێران داوا کراوە خۆپێشاندان بێ لە هند فەنلاندە لە نوروێژە لە سوێد ئەوە لە ئیتالیا داوا کراوە و ئەو حرەکەتانە لە دەرەوە دەکرێت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە دەبێت لە ژوورەوە حرەکەتەکە بکرێت حرەکەتەکەی ژوور ئەمە ئەوەی کە هاوڕێیان پرسیاریەوە دەکەن دەڵێ حزبەکانی بۆ یەک ناگرن بۆ خۆیان ڕاهبەرێک دیاری ناکەن. ئەوەڵەن حزبەکانی ناتوانین یەک بگرن دەتوانن لەسەر پلاتفۆرمێک پێکەوە ڕێکەون ئەوەیە حرەکەتێکە دەستی پێ کردووە جاری لە دوو حزب دەستی پێ کردو یوادانی یاواجواز بڕات بە چەند حزب بێتە چەند حزب و یاواجاز زیاتر بێتاوەی هەمویان پێکەوە بتوانن بەجێگەی بگەن. ئەما شەکە لەوەدا نییە کە ئەگەر ئەو حزبەکانی کوردستان یەکدەنگ بوون داوایەکیان کرد هەر ئەو ڕۆ چاوەڕوانی ئەوە بین خەڵک هەمووی بتوانێت بێتە دەرەوە. ئەرزم کردی ئێران تورکیە نییە ئێران وەزعێکی هەیە وەزعەکەی ئەوەی کە دیتمان کە ئەگەر لە تاران
بە خەڵک بە کەڵاشینکۆف دەکوژێ بەڵام لە شوێنەکانی نەتەوەکانی دیکە ئێران دڵنیابن بە مسەسەر لە خەڵک دەدا دڵنیابن کە بۆی بکرێ هلیکۆپتەر دێنێتە سەریان کەماین کە لە سەقز هێدار ئەو کارەی کرد بۆیە پێم وایە دەبێ بۆ ئەو لە بەرنامەیەکی ورد هەبێ بەرنامەکە جۆرێک دابنی کە ئەوەڵەن پشتیبانیەکی معنەوی پشتیبانیەکی سیاسی لە دنیای دەرەوە وەربگیرێ یاواش یاواش ئاگادار بکرێنەوانیش و ڕاگەیاندراوەکان بتوانن دەستیان بۆ حرەکەتە بکەوێتە نە هەر حرەکەتێکی لە ئێران دەکرێت تا ئێستا بایکۆت کراوە ئیجازە نادا بێت پێم وایە دەکرێت ئەو حرەکەتە دەست پێ دەکات دڵنیامە من چون حزبەکان خەریکن قسە دەکەن و حرەکەتێکی بە بەرنامە دەست پێ دەکەن جامانگرتن نازانم هەر جۆرێک بێ خەریکن ئەو کارە دەکەن. زۆر سپاس کاک مستەفا خالید حەسەن لە هەولێرەوە لە پەیوەندیدا. کاک مستەفا ئەم کاتەوە باش فەرمووجیانە. کاک مستەفا بەڕاستی من ئەوەی تێبینیم کرد و نامەوێت شتەکان زۆر دووبارەکەمەوە وەکو هاوڕێیان زۆر پرسیاری جوان و لە جێیان کرد بەڵام حیزبەکە و کوردیەکان بەعام بە گشتی ینی بە کوردانی بە ڕۆژهەڵاتەوە یاخود بە باشوورەوە بەتابەت حزبی دەسەڵات یعنی شەرمینانێک لە گۆڕەیە بەندکردنێک بە حیزبەکانی ئێرانەوە دیارە بە حیزبی دیموکراتۆمە حیزبەکان یان وەک سڕکردنێک وان تا ئێستا ئێمە لەو پەڕی ئازادین نەمانتوانیا ینی خۆپیشاندانێکی لە جێش بکەین یان خۆپیشاندانێک کە شایستەی ئەعدامکردنی برایەکانمان بی لە پارچە شیری کوردستان یان دەبینی ئەو ڕۆژە خۆپیشاندان کرا لە لاحتەی خەسرەی باوەکایەتی لە بناری قەندیل یعنی ڕێ نەدرا گردبوونەوەیەکی شایستە بکرێت بەقەت ئەوەی ینی هەڵوێستێکی جوان دەربڕن. کاک مستەفا چێ ڕێگا لەمان ئەگریتن چێ ڕێگا لەو خۆپیشاندانە نەگرێت بەگە بتانەوێ بیکەن چێ ڕێگا ئەگریتن دەسەڵات ڕێگای گرت دەسەڵات ڕێگای گرت یعنی نیان هێز لە شوێنی گردبوونەوە تەبعەن کات و شوێن دەورە بینی لە شوێنی گردبوونەوە کە ناو بازاڕی قەسرێ بوو یعنی ناحیە شارۆچکەکە کە نزیکی ئێرانەیە چەند حیزب و ڕێکخراوێک ینی چەند عەفو لایەنێکی ئەوە پەیوەنددار بە ویشانستا بوون کە ڕێکخراوی مەدەنی بوو گروپی فشار بوو ڕێکخراوی ئافرەتان بوو گوت شوێنەکەیان نەدانێ ئەو شوێنەی داوایان کرد و بازاڕوانە یعنی ناکرێت تا ئێستا من دەیبینم ینی شتێکی زۆر شەرمنانە هەڵوێستێکی یەکگرتوونیە هەڵوێستێکی ئەوەی نییە کە ئەو برا کوردانە ئەعدام دەکرێن و بێ منەتوانە یعنی بە خاڵی یەکەم گەلی کوردانی هەر لە هەموو سات و زەمانەکان ئەوەی بزانین کە دەوڵەتانی دوژمنیان دوژمنانی مایان کورد ئەوان هەر بەرژەوەندی خۆیان دەوێت تەواو یعنی ئەوان لە دوو مەسلحەت و بەرژەوەندی خۆیانن یعنی تو دەست لە چۆکوەرینی بڵێ ئایا چ دەوڵەتێک لەسەر مۆ جواب دێ یان چیوە جواب دێ تازە وەرزەم وەکو کات شاو ئاماژەی پێدا جوانترینش دەوێ ئەمە لە ناوە خۆمان دەست پێ بکەین هەر چاڵاچێک بێ هەر مەدەنی بێ زۆر سپاس دەکەم کاک مستەفا بگرینە بەر یعنی بەڕاستی ئێستا کاتیتی و لە وەختی خۆیتی زۆر سپاس کاک مستەفا هەر ئەوەندە کات من هەیە ببوورە کاک کامیل عومەر لە سلێمانیەوە لە پەیوەندیدا کاک کامیل فەرموو ئەم کاتەوە باشیانە فەرموو سڵاو لە بینەرانتان لە بیسەرانتان بەڕاستیە من ئەوەی کە کێشەیە بەلای منەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان ئیرادەیەکی سیاسی بەهێز نییە بۆ لە بەرامبەر هەموو لە بەرامبەر ئەو جۆرە دەسەڵاتەی کە لە ئێراندا حکوم دەکاتوە بۆ بەرامبەربوونەوەی ئەو دەسەڵاتەوە سیاسەتەکانی ئەو دەسەڵاتە بەداخەوە ئەو هێزە سیاسیانن کە لە ڕۆژهەڵاتی کوردستان تەمسیلی ئیرادەی سیاسی خەڵکەکەن هێزێکن لە باشووری کوردستان هاتوون خەریکی کات بەسەربردن و خۆشڕابواردنن ئەوەی کە پێی بڵێ نێنەراتیکردنی ئیرادەی سیاسی لە ڕۆژهەڵات ئاگایان لێ نییە ئەمانە تەنها ئێستا بوونەتە دەستەمەوەی دەسەڵاتدارەکە لە کوردستان دوهێزە دەسەڵاتدارەکە لە کوردستان و ئەوانیش خۆیان دەستەمەوەی دەوڵەتێکی وەکو ئێرانن لەبەرەوە من گومانم هەیە لەوەی کە هەستا خاوەنی ئەو هێزە سیاسیانە بین کە ئێستا لە باشووری کوردستان بۆتە ئوتێل و تیا خەریک کات بەسەربردنن هەتا خاوەنی ئەو هێزانە بین دڵنیا بین ئەبێت دڵنیا بین لەوەی کە ئەم حکوومەتی ئەم دەسەڵاتی کە ئێستا لە ئێرانە هەیە خراپتر و
تونتر زۆر سپاس کاک خەڵکی چالاکوان و خەڵکی سیاسی لە ئێرانە ئەبێتەوە. زۆر سپاس کا کامیل ماوەکەمان کەمە داوای لێبردن نەکەم کاک سەلاح وەرە بۆ کاکشاو بۆ تۆشەنی لەگەڵ ئەو قسانەی کە کامیل کردی و کاک مستەفا کردی هەروە پێشتریش کە ئاماژەی پێکرا منیش مەسەلەیەکی کە دەینمە گۆڕێم کۆماری ئیسلامی ئێران زۆر جار لە کاتی لە سێدارەدانی نایارانی سیاسی خۆی دەستەواژەی محارەبێ بە خودا یاخود دژاتی بە خودا بەرامبەریان بەکاردەهێنێت مەبەستی ڕژێمی ئێران لەمەداچی ئایا مەسەرەن ئایا ئەوانە بۆچوونیان لیان کە ئەوانەی بۆچینیان لیان جیاواز بێتن بە دژاتیکردنی خوا دەزانن خۆیان بە چی دەزن ئایا ئەو دەستەواژەیە بەکاردەهێنن هەروە کاکشاو ئاماژەی بەشتێکی کەش کرد کە هەمیشە لایەن ڕژێمی ئێرانەوە واوتراوە ئێران بۆ هەمووانە بۆ ئێران بۆ هەمووان بۆ هەر بەشی کورد و با بڵێن بلوچ و ئەوانی بلوچ و بابرن ئەوازیەکانە بۆ هەر لە سێدارەدانە بۆ بەشیان هەر ئەوە بێت ئەگەر ئێران بۆ هەمووان بێتن تکایە فەرمووگە بە کورتی تەنها کاک سەلاح تۆ بە کورتی بەڵێ بەبڕوانە کاکجان ئەو وەزعیەتێکی ئێستاکانی هاتوتە پێشێ لە حاڵەتی ئێستادا ئەو دۆستانش کە باسییان کرد گرفتەکانی بە تایبەتی ڕێکخستنی و حیزبی سیاسی کوردی و بۆ هیچ ناکەن و بۆ چنابێ ئەمن لە قسەکاندا پێشتری شارم بەوەی کرد کە جمهوری ئیسلامی ئێرانێ لە ماوەی ڕابردوودا لە سەحنەی سیاسەتی عێراقدا فعال بووە دەسەڵاتی بۆ جێگای خۆی هەیە و لە مەهاری ئەحزاب و ئەفکاری سیاسی کوردی ڕۆژهەڵاتی کوردستاندا زۆر 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 سەرکەوتوو بوو لایەنێکی دیکەی ئەو مەسەلەیە کە ئەوان بۆچیە دژبرانی خۆیان بە محاربی لەگەڵ خوددادادنێن چونکی ئەوان پێیان وایە حکوومەتێکی دینی ئیسلامی و نوێنەرایەتی ئەو فکرەی دەکەن ئەو ئیدئۆلۆژی ئەو دینەی دەکەن لەسەر ئەرزی و هەر کەسێکی لە بەرامبەر ئەواندا ڕادەوەستێ بەرامبەری دەکات دوژمنایەتی دەکات لەگەڵ دینی ئیسلامێ وەخت حەق بەخۆیان دەدەن لە چوارچێوەی فکر و ڕێبازی خۆیاندا کە لایەنەکەی دیکە لەبەین بەرن من چاوەڕوانێکی کە هەیە بە تایبەتی لە خەڵکی باشووری کوردستانی لەسا بڕوان من سلەیمانە تەظاهوراتێکی 300 کەسی بکرێت لە شارێکی کە کاک سەلاح 10,000 کەسی جێدایە ببوورە هەر ئەوەندە ماوە منە هەیە داوای لێبوردنەکەم کاک سەلاح مەجید پور شارەزای کاروباری سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بنکە لە ئەوروپا هەروە کاک شاو حوسێنی داوای لێبوردن لە کاک شاوش دەکەن ماوەی نەبوو کە دوا تێبنی خۆی بداتن نوێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە دەرەوەی وڵات زۆر سپاسان دەکەن بۆ بەشداریتان لەم بەرنامەیە زۆر سپاس بۆ ئێوەش کاک حەیدەر بەڵام دەبای وەختدا بە دوو کەلیمە قسەم کردە داوای لێبوردن فەرموو دوو کەلیمە هەروە 15 ثانیە دەدەم فەرموو 15 ثانیە من وەڵی 15 ثانیە هیچ ناکەم لەو ڕابەتەکە هەوڕێکوتی ئەو حیزبانە دەسەمووی حیزبی دەسەڵاتن دیارە پێم سەیرە شتیکوا دەڵێن ئێمە لە کوردستانی باشوور هەڵبژاردنێک کراوە 70% خەڵک بەشداری کردووە زۆر سپاس دەکەم کاک شاو زۆر سپاس لەگەڵەوانە اعتباری دەبێ هەبێیدی نوێنەری ئەو خەڵکەت زۆر سپاس دەکەم کاک شاو بوو بورارەوەندە ماوە من هەیە